بینەرانی خۆشەویستی بەرنامەیە سوێ بەرابەری سڵاو ئەم کاتتان باش. هیوادارم لە هەر کوێهان ساغ و سلامەت و تەندروست بن. ئازیزان لە بەرنامەی ئەمڕۆماندا دەکمنتارێ لەژێر ناوی جیهانی ئیدایە جیهان لە بەرهێنانی سەما شێخولئیسلامیتان پێشکەش دەکەین. جیهان تاپانچە لە دایکبووی ئاوایی نیزەڵ لە بەشی کەڵاتەرزانی مەریوان بوو. دای جیهان لەلایەن تڵعاتەوە لە ساڵی 1361 دەستگیر کرا و ساڵی 1364 لە زیندان ئازاد کرا. 4 ساڵ لە زیندان و 4 منداڵی بێسەرپەرست بوو. جیهان لە زیندانی مەریوان سنە و دواتریش زیندانی ئەوینی تاران و دواییش هێنانەوە بۆ زیندانی سنە و دواتر ئازاد کرا. جیهان عارف تەپانچە ناسراو بەدایە جیهان یەکێک لە ژنە تێکۆشەرەکانی شاری مەریوان بوو کە لە هەموو چالاکیە مەدەنیەکانی ئەو شارە وەکو پێشەنگ بەشداری دەکرد و ورەی بە خەڵکی دیکە دەبەخشی. ئەو ژنە تێکۆشەرە لە هەموو ڕێوڕەسمەنەتەوەی و کۆمەڵایەتیەکاندا بەشداری دەکرد و خۆشەویستی جەماوەری زەحمەتکێش و ئازادیخوازی شارەکانی سنە و مەریوان بوو. بەڕێز سەما شێخولئیسلامی دیکۆمنتارێکی بەرهەم هێناوە کە لە بەرنامەیە سوێ بەرابەری ئەمڕۆدا پێشکەش بە ئێوەی خۆشەویستی دەکەین. فەرموون بۆ بینینی. یاران یاران دۆست یاران بەیدێ یانۆن ئازاران پێمنیشان بەیدێ یانۆن ئازاران پێمنیشان بەیدێ. تۆ هیچ شێک و هین خۆت نەبێ حەداکەن وجود خۆت هین خۆتە. من ناتوانم ئەوانە بێژم. لەسەر هەرمان بەرز بەم کراوم. لەسەر ڕۆژ کودەک چون جەژنمانە گرانجمان ژنان بۆ کودەکستانی مەت کودەکیاندانیان و ئەچون جەژنمانە گردووەیان ناڵ هاو پەڕێت و خۆشی کارمە چەپڵان بۆ تەخەن بە شەرەف چەند کڕە لەسەر مەت کودەک بان کریان بۆی تڕا ئێوە ئەچن مناڵەکان ئاموزشەوە. دڵت سکا دڵت سکا ئەێ بەخوا لێ ڕۆژ نەڕۆزەوە مناڵانە ئەترسەژندایە بانگەنە گوندەر وەڵە باوم کەنێش ئێشم بوویەوە لێرە کەونە ڕێ بۆ کەلبەلا. من بۆ لێرە نەچم بۆ شۆڕ داوت کراون بەرسەنین پیا و هێن نابەرابەری حکوومەتە. ژنێک کە سەرتابەری ژیانی شۆڕش و خەبات بوو. خەبات لە پێناو بەرەنگار بوونەوەی نایەکسانیەکانی ناو کۆمەڵگە و سیستم و دەسەڵاتی پیاو سالاری. لە نەریتی ژن بە ژن و فرەهاوسەریەوە هەتاکو و یاسا دژە مرۆیەکانی دەسەڵاتێک کە خۆی بارگاوی کردووە بە کۆمەڵە چەمکێکی ئاینی توندڕەوانە و دژە ژن. من جان ئەسمەتی دوو فامیلمە پێمەژن تەپانچە لە مناڵی باوکم فامیلی تەپانچە بوو. لەودا خۆم خۆشم نایە هاو کردم بە ئەسمەتی چوون نەنێم دایک باوکم ئەسمەتی ناو خۆشمان گرێ بوو فامیلەکەم کرا ئەسمەتی بەناو نەنێمەوە. ئەیسە بەش نازنامە هەم لە ناو 75 ساڵە. من لە عمر 13 ساڵەگیە ئەمر 13 ساڵەگیە گرێکیان وژم بەژنم پێبکەن نەم کرد. باوکم حەزی نییە کرد ئەو کەسەت نەهەر باوک بن تەواوی پیاوەکان لە ڕۆستا بیان زانیە کشەکان لە هەر کەسێ حەزەکەن و ڕازین بیچیان کشتیانیانیشن پێ بکە. قسەم نەدا سەڕی باوکم حتا ئەگەر ئەیدالێمم توخوا نەموت حتا بۆچی لەسەر چی. لە هەموو سەردەمەکانی ژیانیدا چالاکانە جوڵایەوە. چالاک لە واتای ڕاستەقینی چالاکی کرداریدا نەک تەنها بەمانای ناڕەزایەتی دەربڕین و مۆڵەبۆڵێکی بێکردار. ئەو باوەڕەکانی خۆی ئەگۆڕی بۆ کردار و مکۆڕ بوو لەسەر نەوەستان. لە مناڵی و مخالیفی ژندە مناڵ بەشودان بووم مخالفی ژنگە ژن بووم مخالی بووم ژندێ بەسەر ژنەوە ژن دانیشێ دەستی ناڕێ نەی تێرن بەسەریە دەستی ڕێدانە نیشێ بڕەجێڕێتەوە. تەمەنت چەند بوو کە چوویتە ناو ئەو ڕێکخراوە؟ 22 ساڵ. 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 22 ساڵ.
لەناو چ ساڵاوی لەو کاکەوە تایسە کارەکەی ئەرۆنا بەلۆ شەر کارمەکە بلۆ لەناو خانەوادەکانە لەناو قەوم و کەسا حتا ووە کەس نزیک گەرێکی بۆ کچەکەی بووە بە پیاوە پیر بە حکم خۆم چوون نەمهێشتوە باوکم وادار کردە کە نەمهێشتە و کچە بە زەربا بەشوو نە لە ڕێکخراوەی ئەنجمە نابووم نە لە ڕێکخراوەی ژنا نابووم بە هیچ یەکانەکو وریێ بارەهای بار وە من بەری ئەو شتمە گرتووە لەناو تایفۆ و قەوم و ئاشنا و بۆ مهم نەبووە خەڵمە یادەگانە ئینسانیەتم بۆ مهم بووە چۆن بوو بۆ ئاگاییە گەیشتی کە ئەمێ بەرامبەر بەم شتە بوەستیتۆ زڵم هایە کە ئەچوو لە ژنەکان ئەمبینی نابەرابەری هایە کە خانەوادەکەن خانەوادەکان نسبەت لە کچەکەیان کوڕەکەیان ئەیان کرد ئێژێ ئەسکێ ئەقل گرفتی ئەزبی ئەقلان ئەسکێ ئەدەب گرفتی ئەزبی ئەدەبان وتی ئەتە حەوژوتی تەلاقم کۆتبێ نایەمە ماڵۆ تا تۆ لە وڵان ویشتن تەلاقم کۆتێ سێ بەسێ دەزیینور لەم ماڵخۆمە ناچمەدەم و چوار بناڵمەز من باعث بۆ مناڵانە بێرمە دنیا ئەشێ مەسئولیەتم بێ لە قەباڵ یانە سەرپەنایان دەبێ یانێ چی تەلاقم کۆتێ تەلاق یانێ تەسمیم تەلاق یانێ تەعاهدم لێل توا بڕاوە تەعاهدم هەست بە مناڵەکانم ئەوە جێوێمە ژیانی تاکە کەسی خۆشی پڕ بوو لە کێشە و بەرزی و نزمی و لە هەمان کاتدا بەقوڵی لەوەش تێگەیشت بوو کە ژیان ئاسانی و ئەبێ ڕوبەڕووی ئاڵنگاریەکانی ببێتەوە هەر ئەمانش بووە هۆکار و پاڵنەرێک بۆ هەنگاونان بەرەو دەستە بەرکردنی ژیانێکی سەربەخۆ یا ئەمری 10 ساڵە و 9 ساڵا بووم دایکم فەوتی کرد دایکم خەڵکی مەری ئەو دێخۆنانە نەبوو خەڵکی مەریوان بوو لەو دیا من هیچ کەسێکم نەبوو یەک زڕە ڕەشنی بێ پێم و غێ باوکم باوکیچم کەژنی هاورد باوە پیارە کەچی فرە لە باوە پیارە بێ ڕەحمانەتر بەرخورد یەفە لەگەڵمانە می چوون کچ بووم و لە ماڵۆ بووم و فرەتر نیازم بوو بەوەکە محەبەتم بێت و ئەمانە و نەقەیوی نەژنی خولاسە چی بکەم چینەکەم هەر لە مناڵی دەستم کردبەوە کە ژنێکی خزممان بوو زۆر ژنێکی باش و ئینسانێکی زۆر دڵسۆز بوو بۆ هەموو کەسێ چوون گۆڕوای تێفێکردم گۆڕای پیاوانە گۆڕای پیاوانەم ئەچنی جووتی بە 15 قەران گۆڕام ئەچنی دەستکێشم ئەچنی ئەمجارە پوزەوان ئەمە هەموو کارە گشتیەوەی تر فێ بوو لەوە دووە خۆم فێر نانکردن کرد نانی مەحەلی نان ماڵی هەموو ڕۆژێ بەش و خانەوادە نامەکە بکۆم ئەوەی ڕێزێ بوو ڕشک و دەبڵم خاز و محەبەتم پێ بکەن لە دوای ئەمە کارانەکە ئەمەمە فێر بووم ئەمجارە دانیشتم پارچیان ئەسن بۆ کرازبووم یا بۆ شتێ ئەو زەمانە زەمانی جاوی سووری شیکی گوڵداروشتە نەبوو جاوی سووریانەسن کراسێکی کۆنە مەهانیدام و خود لە ڕووی ئەو کراسە کۆنە بە قێچی ئەو کراسمە ئەوڕێ و بەدەست ئەم دووری گەهین خەیات زۆر جوانتر و باشتر یانێ خۆم حاڵی کردبەوە کە من دایکم نییە خوشکم نییە خاڵام نییە کەسم نییە کە سۆزم دێ ئەبێ لە سەر پێی خۆمەوە بوێسم احتیاجم نەوێ بڵێن شتم بۆ سێنم حتا بەم کارانە زۆر کۆمەکی باوکیشمم ئەکرد و ناوەکان باوەژنیچ ئەو عەلاقەم بوو بەکار زۆر حەزمەکرد وەخت و دڵم دەربێ کلاسی پەیکەر بە بێسەوادی بوو لێودیا باوکم نەهێشت بڕۆم بۆ مەدرسە وەخت و زیڕەکەم لای ئەم ڕەفێر لای ئەو ڕەفێر لای ئەو ڕەفێر دوو کەلیمەمە خوێند ئەلفبای فارسیان بۆ ئەنووسیم بە دزیەوە ئەمخنی بە کونە دیوان گەڵووکایان وشتا بە دزی باوکمەوەم خوێند ئەمجارە ئیتر تاکەتی ئەوە سەوادم گرت ئەم توانی مەسەر شتێدانایە تەنەکە نەوت و ئەو ئانە نووسیا بوو نەوتم ملیر
ئەمتوانی نەوتانەکردنەوە بکردنەوە توانی چی گەرخێنەوە لەوەیشە خۆم دەرباز کرد کە کوێر بوو لەوەیچە خۆم دەرباز کرد هەرتا زەمانێک کە هاوسەرگیریم کرد زمانی هاوسەرگیریم کرد بە ئەو بناڵەکانم زۆر بێبەزاعەت بوو وەرێ سەوادی وتیان ئەشێ 5-6 پلا سەوادی بێ ئێڵێ چێتە سەرکار منیش چیم کرد کرێنی شین بووی هاوردم وتم چیتان گەرەکە بە سەحێماوەکە کرێمان لێ مەسێن با باوکم ناڵانە بخوێنم 1 ساڵ خوێندی تاکەتی کەلاشەشی برد کەلاشەشی گرت و ئەم جارە بە وەسیلەی دۆست و ئاشنا و قەومشتە بوو بە کارمەندا مەرزیا هانی بوو بە کارمەندا مەرزیا حقوقیانەدا پێمان مانگی 180 تمەن نە هەزار هەرە نەبوو 180 تمەن بەراوردمەکەن من بەخەیەتیەکە مانگی 3 ساڵیش دەرفێرم من شانازیمە کرد بە مەری ئەوە تەمار نەبوو شوو بە خێوەکە یا برا یا باوک هەرتا ئەم 75 ساڵە ئێرمە تا ئیسە من ئیسێژ لیباسی خۆمەی دوورم لیباس بووکەم هین مناڵم هەرتا ماویشم حەزەکەم بەسەر پێ خۆمە بێسم هەمیشەیش کچ هاوسێ ماڵبە فێکم ژنم هەڵ ناوە بۆەوە تەماوێر مەون خەڵک بە خێوتانکە ئێوە خەڵک بە خێوکە تەمارمەون تەمەڵی ئیژێکی کەنی لەش ئێژێکی ئەشەی ئینسان هەمیشە پشتی بەخۆی ببەسێ بۆ کار نە چاوی پێ بەبشک و کەسێ بەخێوم کە وێ ئەزانی ئەگەر ئەو ڕژنێ بێرێ مژنە گەورە ئەبم لە ناو ماڵە کار و کاسبی و هەموو شتێ ئەوی ژنەکەی بسوورەتە و کەیف کات و مژنانشایە بنمە بەردەستیان وەلێ من لە عمر 13 ساڵەییە ئەمە 13 ساڵەیە گەرێکیان بژنم پێ بکەن نەم کرد مخالیف بووم ژن بەژن مخالیف بووم ژن بفرۆشن مخالیفەوە چە بووم کە ژنێ ژن بێن بە سەریا دانیشێ یا بێڵێ بیکەن یانی هێشتا بێڵێ یا جیابێتۆ منیش ئەو ختە ژنی هاوتە من ساڵهاست تۆ بەخێوکەم خۆم مناڵ بەخێوەکەم شامەدەومە هەست ماڵ و مناڵم بەخێوکەم من پیاوی دوژنم بە پیاو نازانم بە ئینسان و بەشەری نازانم جران جیابوونەوەی ئێمە ئەوە بوو من هەوێساریم قبول ناکرد دڵمشکا یانێ دڵشکانەوەکەی ئەوە بووتم ئیسە ئەگەر ئەسە بڕۆم یاشکاتی دەکەم یام لاولا دۆمە ئەزانێ کە زەعیفم ئەو ژن من دەستیان لە 9 ساڵە 10 ساڵەییەوە خۆم بەخێو کردشم خۆم لە قڕدەراڵێ تەمار کەس نەبوو ئیسەش بە تەمای کەزیم دایە جەهان دادپەروەرانە تێدەکۆشا بۆ بەدیهێنانی کۆمەڵگەیەکی یەکسان یەکسانیە کە هەموو جونگۆ و جەمسەرەکانی ژیانی مرۆڤ بگرێتەوە واتە بەباشی دەیزانی کە نایەکسانی و هەڵاوەردن تەنها بۆ ژنانی کۆمەڵگەکەی نییە بەڵکو سەرجەم هاونیشتمانیەکانی لەژێر ئەو ستەمەدان لەم نێوانەدا ئەگەرچی مافی ژنی یەکێک بوو لەو بابەتانەی خەباتی بۆ دەکرد یان باشترە بڵێن خەبات لە پێناو مافەکانی ژناندا بووە ناوەندی هەوڵە بەردەوامەکانی بەڵام هاوکاتیش لە ڕووبەری چالاکیەکانیدا قەت نەکەوتە داوی کۆمیونیتاریزم بەمانە نەرێنیەکەی واتە قەت نەچووە ئەو خانەیە کە تەنها داوای مافی ژنان بکات و ژنان لە کۆمەڵگە جیا بکاتەوە بەوەی ژن وەک کەمینەیەک سیر بکرێت یاخود تەنها لە پێگەی قوربانیدا بمێنێتەوە چونکە هوشیارانە تێگەیشت بوو ئەگەر پرسی ژن لە پرسەکانی تر قوتار بکرێت و ستەمی سەر ژنان لە ستەمە چەندن سەریەکانی دیکە داببڕێنرێت بێگومان بە شێوەیەکی ئۆتۆماتیک دووبارە هەمان ئەو گوتارە بەرهەم دێتەوە کە کۆمەڵگە و دەسەڵاتی پیاوسالار دەیەوێت لای ئەو وێنە گەورەکەی کۆمەڵگە وێنەیەکی ئینسانی بوو وە لە ناو ئەم وێنە گەورەیەدا بۆ یەکسانی هەملایەنە و لە ناوەندیشیدا بۆ دەستەبەرکردنی مافی ژنان خەباتی دەکرد
لای ئەو ژن نەک قوربانیەکی شایەنی بەزەیی بەڵکو خەباتکارێکی بەهێز بوو کە دەتوانێت لەگەڵ خۆیدا پیاوان و کۆی کۆمەڵگەیش لە ستەم و نادادی ڕزگار بکات. ئینسان بە تەجربەی خۆی نابەرابەریەکان ئەبینێ، ناحەقەکان ئەبینێ، ژنەکان ئەبینێ کە چۆن خۆیان ئەسووتێنن، خۆیان هەڵقایەزەکەن، کوڕەکان هەروە لە کوڕەکانە مەسەر بۆچی خۆیان ئەکوژن، بۆچی خۆیان هەڵقایەزەکەن، ئەو نابەرابەریانە ئینسان ئەیبینێ ئەڕۆ تافەفەکە وەختێک کە تافەفەی فێر چییە منعی ئەو خەڵکە ئەکا ئێژێ تۆ وەکو فڵانە کەس مەکە بە مناڵەکانی حتا مەسەر ژن بووە خۆی سووتانە چوین تومانە بۆچی بە ناحەق بۆ ئەم ژنە خۆی سووتانە ژنەکان تەیوتیانە ژن ناخسە عەقڵە ژنەکان خۆیان ئامادەییان نییە بۆ پێشڕەفت لە نەزەر ئەوە کە حەداقەل ئەگەر گوڵ نەبن دڕتیش نەبن تەبلیغ چیتگەلێکی خراو نەکەن بۆ ئەو کەسانە کە بەرئەسەری فشارگەلێر خانەوادە یا باوریادایەکی یا شوو یا کەسێک فشاریان بۆ یێنێ ئەگەر نەتوانن دەنباڵ ئەوە بگرن کە ئەو بنیامە نابێ وای پێدەی منعیشیەکەن وەختێک کە تێرین منعیەکەن تۆ بیرەکەی تۆ بزانیم ئەم بنیاگەمە هەر خۆی کەودەنگا یا خۆ خێر و لەبەر ترس برا یا باوک یا شووەکەی ناوێرێت دفاعکە لە حەق ئەو بنیامەوە خۆی کوشتگە تۆ هیچ شێک و هین خۆت نەبێ حەداقەل وجود خۆت هین خۆتە ئەمانە حتا مەحکوم یەکەن بەوەکە لە مافی خۆی گەیەسە بووم بەس هیچ کەس حەز ناکا خۆی سووتێنیا پەی کوژێ بە حەدێ گەیەسە بووم بەس ئەقلی بەوە ناشتێ هەڵسێ بڕێ پەنا بووە بە کەسێک مەسەر لە هەر شارێکە شۆرایەکە زەر شارێکە دادگایەکە شۆرای ڕۆحانی کەس لێ ترسە ئەڵێ بڕێ پرسکاوانە چی بکەم ئەشێنێتەوە بۆ ماڵەوە هەر زیێراونێ دێتە بووم بەس پەنا ئەوە بەچی بە نەجات بوون خۆی بۆ هەمیشە ئەم شتانە بە گەیشتن کە من وتێتم بە کەسێ دفاع لە ماخی خۆت کە حەقی تۆ کرازنی ماڵە باو بیکەم بۆت تۆ گڵای نییە سوبراکە سەرۆدمەنە باوکە سەرۆدمەنە توش کچە و ماڵیتە هیشە کراسم ناوێ شەرع و خانوون من حەقم هەست بەسەرەوە پێرم دەشم بە ئەو شتانە ئەبێ ژنەکان خۆیان ئامادەگیان ببێ یا بڕۆن پرسکەن بە کەسێتر ئەوەنەن ئەو کەسانەونە ئیجازەیان نەدراوە بڕۆنە دەرۆ حەدە ئەقل بچنە باشگایە بۆ وەرزش حەدەکەل بڕۆن کلاسێ خەیاتی بڕۆنە کلاسێکی کارێ بۆ خۆیانکەن ئیجازەی هیچیان نەداوە لەو ماڵەوەختە ئیجازێکیان نەدا و ئەگێتە بووم بەس وەختە گەیە بووم بەس بیراخرە ئینسانەیە و کەسە مەحکومکە شۆ کەسە مەحکومکەوە ئەوی دەیانەسە بووم بەس من بە کارەکان خۆمنی بە شۆڕش نەزانیوە بە وەزیفەم زانیوە بەزی وەزیفەی شەخسی خۆمم زانیوە دانیشتوم مەسەر بیرم کەزە سوتمە لە فڵان ڕۆژاخ من ئەوایە لەو جلەسە ئەو قسەمە کردایە وەزیفەی ژن چییە؟ ژن ئەو نەزم و مەزبوتە ئەتوانێت چوار بۆعی کارکە ژن هەمووی ئەتوانێ ئەوە بێ ولی خۆیان سەرێنکارن خۆیان هەر ئێژێ من زەعیفم من ناتوانم هیچ چێنێ لە دنیا پیا و بتوانێ بیکە و ژن نەتوانێ بیکە لە یەک شتانەوێ پیا قدرەت بەدەنی زۆرە ژن کەمی قدرەت بەدەنی وەکو پیا وایە منەوەمە قبوڵە ژن لە تەرێ قدرەت بەدەنی و لە پیا زەعیفترە ولی لە نەزەر زانین و بچێ بە شوێنیە گەرێکی بێ فێروی لە پیا زووتر فێرە بێ جا هەر کەسێک سەرنەزەری کرد لە حەق و حقوق خۆی لە خانەوادا فێرەوێت سەرنەزەر بکا لە ئەترافینیش کە زڵمی لێ دەکەن تۆ بڕۆ 50 ژن لەو
خیابانە بێساوێ لە سەرانێکا لە گیاکردنێکا لە شوێنێکا پەنجاژن کۆبوو بێتەوە هەرکەتێ ئەچێ بۆ لای ژن ڕئیسەکە ئەچێ بۆ لای ئەو ژنەوە تەڵای فرایە پێ بۆ لای ئەو ژنەوە کەتی تۆزە سەرشناسە وەزانێت باقیەکەی تری ئەژغاڵە ئەشێ بەلەوە بچی بۆ لای ئەو کەسەوە فرمێ بەزاعەتە لە خانەوادەوە من وتومە هەر کەسێک خراو بوو ئەشێ بڕووی تاقاقەکەی بزانی ئەم بنیاڵەمە لە تەرێک خانەوادەوە چۆن بەبار هاتووە خانەوادەی لە چی تەشکیل بووە کام زڕم بەرابەری کریاوە کام نابەرابەری بووە بۆچی ئەو بنیامە بنیامێکی ناڕەساس لە نەزەر فکری و لە نەزەر زێکی و لە نەزەر ئەو خۆی بە زەعیفە زانێ ئەشێ ڕیشە یاویکەی من ئەوەی کردە تەوانمە هەستەلاژ بووم ئیتر نەگەین پێ خەتای نەخوازم خەتای هیچ کەسێک نییە خەتای مۆقعیت وابێ کەوتووە نەمتوانێ بێم بەو شتە کە ئەشێ پێ بێم نەمتوانێ پێگەیم نابێ هیچ کەمە خەسیرکەم لە بەینا ئەشێ بیرکەمەوە بزانم من بۆ نەگەیم بەو شتم و ژیاری ڕەفێقەکانم هاوسەرەکانم کەم بێژم من نەمفامی ئالێ و ڕێوە بۆی بچم شکستم خوات تۆ ئەوە مەکەوا من کردو بارستەنین پیاو هێن نابەرابەری حکوومەتە زانین کاری نییە باری نییە شیکەت نییە فۆر نییە پێش ئەوەی ژن ژیان ئازادی ببێتە گوتاری زاڵی بزافی کوردستان دایە جەهان خۆی ڕێبواری ئەو ڕێگەیە بوو بۆیە دەتوانین بڵێن ئەم ژنە کۆڵنەدەرە وێنای ڕاستەقینەی ژن ژیان ئازادی بوو.